وتەیەک بە بۆنەی ڕۆژی جیهانی کچانی منداڵ. ڕۆژی هەینی 11 ئۆکتۆبر بەرامبەر بە 20 ڕەزبەر ڕۆژی جیهانی کچانی منداڵ یان کچانی کەمتەمەن بوو. دوایین لێکۆڵینەوەکانی یونیسێف کە لە 120 وڵاتدا بەڕێوە چووە، لە هەر 8 کچ لە جیهاندا یەکێکیان بەر لە تەمەنی 18 ساڵی لەگەڵ توندوتیژی و دەستدرێژی سێکسی بەرەڕووبەتەوە. 370 ملیۆن کچ و ژنی خواردتەمەنی یاسایی لە سەرانسەری جیهاندا بوونەتە قوربانی ئەم دیاردەیە. بە وتەی یونیسێف، ئەگەر توندوتیژی سێکسی، زارەکی یان ئەو هێرشانەش لەبەرچاو بگرین کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ڕوودەدەن، ئەوە لە هەر 5 کەس لە سەرانسەری جیهاندا یەکێکیان کەوتۆتە ژێر کاریگەری ئەم کردەوە دژە ئینسانیەوە. بەپێی ئامارەکانی یونیسێف، توندوتیژی سێکسی لە دژی کچان بە هەندێک جیاوازیەوە لە سەرجەم وڵات و فەرهەنگەکاندا ڕوودەدات. ژمارەی قوربانیانی توندوتیژی جنسی بە تایبەتی لە ناوچە شەڕلێدرا و قەیرانیەکاندا گەلێک زیاترە. بەیاننامەکەی یونیسێف ئەو جەنایەتە بەربڵاوانە لەخۆ ناگرێت کە لە ناوچە جەنگیەکانی وەک ئۆکراین، غەزە، لوبنان، یەمەن و سوودان لە دژی کچان ئەنجام دەدرێت. بێگومان لە هیچ کام لەم ناوچانە هەمارێکی ڕوون و دیاری کراو سەبارەت بەو ئازار و نەهامەتیانە بوونی نییە کە بەسەر کچەکاندا دەسەپێنرێت. بەپێی زانیاریەکانی وەزارەتی تەندروستی فلەستین، ژمارەی کوژراوانی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە تا 10 ئۆکتۆبر جگەل لە تەرمە جێماوەکانی ژێردار و پردوو گەیشتۆتە 42,065 کەس و 97,886 کەسیش بریندار بوون. دوو لەسەر سێ ئەو قوربانیانە ژن و منداڵن کە بە ئەن قەست و لەسەر بنەمای سیاسەتێکی ڕەگەزپەرستانە کراونەتە ئاماج. تا ئێستا ئامارێکی دروست لە ژمارەی منداڵانی قوربانی لەبەردەستانیە، لەبەر ئەوەی بەردەوام ئامارەکانیان لەگەڵ ژنانی گیانبەخت کردو ڕادەگەیەندرێت. ڕۆژی 1 مارس کابینەکەی بایدێن بۆ یەکەم جار ئامارێکی سەبارەت بە قوربانیانی دەستدرێژی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر غەزە بڵاو کردەوە. بەپێی ئەو ئامارە کە لەسەر زاری لۆید ئاستین وەزیری بەرگری ئەمریکاوە بڵاو کراوەتەوە، ئەرتەشی ئیسرائیل لە 7 ئۆکتۆبرەوە تا بەرواری بڵاوبوونەوەی ئەم راپۆرتە زیاتر لە 25,000 ژن و منداڵی لە کەرتی غەزە کوشتووە. گەلێک راپۆرتی ناخ هەژێن بڵاو کراوەتەوە سەبارەت بە شێوازی گیان لە دەستانی منداڵانی غەزە و هەروەها ئەو منداڵانەی کە یەکێک لە دایک و باوکەکانیان یان هەردووکیان لەدەستاوە. ژمارەیە منداڵانە 20,000 کەس مەزەندە کراوە. ئەگەرچی هەندێک لە ڕێکخراوە چالاکەکانی بەهانەوە چوونی منداڵان لە غەزە، ژمارەی منداڵانی بێسەرپەرست تەنانەت بە 51,000 منداڵ دەخەمڵێنن. لە شەڕی ئۆکراینیشدا ژمارەیەکی زۆر منداڵ و لەوانە کچانیش بوونەتە قوربانی کە ژمارەیان نادیارە. ئەو راپۆرتانەی کە لە بەردەستان زۆرتر ئەو منداڵانە دەگرێتەوە کە لەلایەن بەرپرسانی رووسیەوە بە مەبەستی ڕاهێنانیان گواستراونەتەوە بۆ رووسیا یان وڵاتی بەلاروس. هیچ زانیاریەکی ئەوتۆ سربەخۆ لە بەردەستانیە بۆ ئەوەی بزاندرێت کە ئایا ئەو منداڵانە بە زۆر گواستراونەتەوە یان لە سەرویستی خۆیان و بنەماڵەکانیان بووە. شەڕجگە لە قوربانی بوون، ئەزمموی تاڵی بینینی مەرگی ئازیزان، وێرانی و بێبەشبوون لە خوێندن و عاشق و خۆشەویستی، بێ ئاسۆیی، برسێتی و نەخۆشی و زۆر شتی تری لەم چەشنەی بۆ منداڵان بە دیاریهێنەوە. لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا کچانی کەمتەمەنی بنەماڵە هەژارەکان، کچانی بێبەش لە خوێندن، کچانی کەمتەمەنی کار و سەرشەقام لەگەڵ هەموو جۆرە ئازار و نەهامەتیەکی جەستەیی و دەرونی بەرەڕوون. بوونی یاسا و ڕێسای کۆنەپەرستانە و دژەژنی ئیسلامی و فەرهەنگی پیا و سالاری زاڵ بەسەر کۆمەلگادا کێشە و نەهامەتیەکانی ئەو کچانەی دووهێندە کردووە و لەگەڵ مەترسی کەوتنە داوی باندەکانی بازرگانی مرۆڤ و ماددە هۆشبەرەکانیش بەرەو ڕووی کردوونەتەوە. کچانی کەمتەمەنی بنەماڵە هەژار و کەم دەرامەتەکان تەنانەت ئەگەر نەچنە ناو بازاڕی کاریشەوە بەهۆی هەژاری بنەماڵەکانیانەوە
لە تەمەنێکی کەمدا بە پێچەوانەی ویستی خۆیان بەشوو دەدرێن. جگەل لەو هەموو بێبەشی و نەعەداڵەتیانە لە ڕژیمی ئیسلامیدا هاوسەرگیری کچانی 9 ساڵ تەمەن بە پێی شەریعەت ڕێگە پێدراوە و سەرڕایبوونی یاسایەکی جیاواز دایک و باوکەکان دەتوانن کچانی تەمەن 9 ساڵ و سەروتر بەشوو بدەن. جگەل لەم کێشەیەش بەشێک لە هاوسەرگیریەکانی کچانی ئێرانی و بە تایبەت کچانی کەم تەمەنی ئەفغانستانی لە هیچ شوێنێک تۆمار ناکرێت و بەم هۆیەوە لەگەڵ ئازار و مەینەتیەکی زیاتر بەرەو ڕوو دەبنەوە. ئەو کچە کەم تەمەنە بە شودراوانەی کە دەبنە دایک لەگەڵ کۆمەڵە کێشەی فرەڕەحەند بەرەو ڕوو دەبنەوە. بەپێی ئەماری ناوەندی زانیاری ڕێکخراوی باری کەسێتی ڕژیم ساڵانە نزیکەی 1500 بۆ 2000 کۆرپە لە دایکانی خواردتەمەنی 15 ساڵ لە ئێران لەدایک دەبن. ئەو هاوسەرگیریانەی کە هەلومەرجێکی شەرمەزارانەی لەم چەشنە بەسەر کچانی کەم تەمەندا دەسەپێنێت لە زۆریەک لە وڵاتانی جیهان جۆرێکە لە دەستدرێژی بۆ سەر منداڵان و بە کردەیەکی تاوانکارانەدا دەنرێت، بەڵام ئەم تاوانە ئەمڕۆ لە کۆماری ئیسلامیدا پرسێکی یاسایی و ئاساییە. ئەو ستەمە بنەڕەتیەی بەسەر منداڵانی کچدا دەسەپێندرێت بەشێکە لە ستەمی چینایەتی لە کۆمەلگا بورژوازیەکاندا و بە شێوەیەکی ڕاستە و خۆتر دەبێ وەک بەشێک لە ستەم لەسەر ژنان لە خەڵم بدرێت. ئەم ستەمانە لە نظامی سەرمایەداریەوە سەرچاوە دەگرێ و تەنیا بە لە ناوچوونی ئەو نیزامە دەتوانرێت کۆتایی پێبێت. بەڵام نەهێشتنی بەشێک لەو ستەم و ئازارانە و هەروەها دەستەبەرکردنی بەشێک لە مافەکانی ژنان هەرێستاش دەکرێت بەسەر دەوڵەتە سەرمایەداریەکاندا بسەپێندرێت. دابینکردنی ئەو مافانەش بە خەباتی یەکگرتوانەی سەرجەم مرۆڤە شەریف و ئازادی خوازەکان ممکن دەبێت و پێویستە بۆ بەدیهێنانی ئەو مافانە هەوڵ بدرێت.